ئەمڕۆ لە سەتاسەری هەرێمی کوردستان پرۆژەی قورئان بە هەر لە بەڕێوە چوو مەڵبەندی سۆرەشێکە لەو مەڵبەندانەی کە لەو سنوور خەڵکەشی باش بەشداری کردیە. ئەمڕۆ لە کەشەهەوایەکی ئارامدا بەشداربووان هاتن ڕویان کە دەهۆڵەکانی تاقیکردنەوە و بەشداریان کرد. هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربووان ئەخوازین. من دەڵێم لەو پڕۆژدا هەمومان براوین، هیچ کەسێک دۆڕاو نییە کەسێک لە پرۆژێکی ئەوە بەشدارکات حتمما براوەیە. خەڵکانێکی زۆر لە ماوە سەرقاڵ بوون بە لەبەرکردنی دوعاکانی قورئان کە هەمووی فەزل و عیبادەتە، بەڕاستی پرۆژەیەکی ناوازە بوو و هیوادارن کە بەشداربووان لە ئاسی تەموحی ئێمەدا بن کە بەو شێوەیە کە بەشداریان کردیە. خۆشبەختانە ئەسیلەکان لە کاتی خۆی گەیشتن بە هۆڵەکانی تاقیکردنەوە لەو بەشداربووان و چاودێری پێویست لە هەموو شوێنەکان دانرابوو. من سوپاسی هەموو بەشداربووان و هەموو چاودێران ئەکەم، هەموو خوشکوبرانێکەوە لە ماوەی ڕابردوو لەگەڵمان بوون کە ماندوو بوون شەو نخوونیان کرد تا کۆم پرۆژەیە بە ئامانج گەیشت. من سوپاسی مولایەک ئەکەم. بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لەو هەموو کەسانە ئەکەین کە ئەو پرۆژانە ڕادەگەینن. بەڕاستی زۆر پێویستە لە زروفێکی ئاوە ملەتی کورد تێنووی ئەو بابەتانەیە، تێنووی ئەو پرۆژانەیە. ملەتی کوردی مسلمان پێویستی بەو پرۆژانەیە و گرنگترین شتیش دوعاکانی قورئانە کە ئێمە ئیسلام، ئێمە ئیماندار پێویستمان بەو چەکەیە کە چەکێک کە پێغەمبەری خوا فەرمێ دوعا چەکی ئیماندارە. ئێمەش کە خۆمان پڕچەک دەکەین بە دوعای قورئانی ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە دەکەین. بە ئیزنی خوا هیچ شتێک زەرری نابی کە ئێمە ڕاستەوخۆ پەیوەندی بە خوداوە بکەین و ئەو چەکەمان لەبەردەست بی. دەستخۆشتان یەکەم، خوا مەوەفەقتان کە سەرکەوتوو بن، نمونەتان زۆر بی یا ڕەبی. بەڵێ دەستخۆشتان لە یەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن، خی گەورە موافقتان کە بەڕاستی پرۆژەی ئەوها زۆر پێویستە بۆ ئێمەی مسلمان، بە تایبەتی لەو واقعەدا کە زۆربەی هەرە زۆری خەڵک خەریکی فەیسبوک و موبایل و سناپ و شتانەیە. شتی ئەوها بەڕاستی پێویستە بۆ ئێمەی مسلمانان کە خۆمانی پێوە خەریکەین. ئەو کاتانەش کە خۆمان پێوە خەریک کردووە ئینشاءڵڵا هەمووی بۆمان بە عیبادەت دەنووسرێت. آسود خليل أبا بكر، آسود خليل أبا بكر. بس الشيء يعني الناس ينادح منهم. والله لكن بش يعني الناس دوام أنا كتوي ودينه بيعمل. فقمت لكم التشكل. سلام عليكم. پشتی داواکارم لە خوای پەروەردگار کە ئەم هەنگاوە جوانەیەکەوە گەنجان و خۆشەویستان لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا بەم پرۆسەیە جوانە هەستاینە کە بریتە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە، بە تایبەتی بەشی دوعاکانی کە لەبەر ئەکەن ئینشاءڵڵا زەخیرەی دنیا و قیامەتیانە. هەر کەسێک حفزی قورئان بکات، ئاەتەکانی قورئانی پیرۆز لەبەر بکات، بە تایبەتی بەشی دوعاکان کە وەزیفەی پێغەمبەرانیشە سەلامی خوا لەسەر هەموویان بیت، کە زۆربەی دوعاکانی پێغەمبەرانن سەلامی خوا لەسەریان بیت، و هەروەها حفزی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمە مایەی نورداریکردن و بەرەکەتداربوونی ئینسانی مسلمانە لە دنیا و لە قیامەتدا. خۆشحاڵم کە بەشدارم کردووە لە پرۆژەی قورئان بەهاری دڵانە کە پێکاتوە لە چلونۆ دوعا. بەڕاستی زۆر سوودمەند بووم لەو ماوەی بکە ماوەکەش درێژ کراوە، زیاتر سوودمەند بووم چکە بە بەردەوامی دوعاکان ئەخوێندەوە. ئینشاءڵڵا هەمووان سەرکەوتوو بین. دەستخۆشی لە ستافی پرۆژەکە کەم لە ڕێکخەران و لە هەر کەسی دەستی لەو پرۆژەیە، ئەو کەسانەی کە خەڵاتەکان دیارەکەن، دەستخۆشی لە هەموویانەکەم یەکە بێکە. ئینشاءڵڵا ئەو پرۆژە بەردەوامە بی بۆ ساڵەکانی ئایندە. باران سامان أحمد. شكرا.